صلى الله عليه وسلم دەفەرمێ باشترینتان ئەو کەسانەیە کە بۆ خێزانەکانی باشە، باشترین پیا ئەو پیاوەیە کە ڕێز لە خێزانی خۆی دەگرێت. ئەوە وەسیەتی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم کە دەفەرمێ باشترینتان ئەو کەسانن کە لەگەڵ خێزانەکانیانە باشن، دەفەرمێ من باشترین پیاوم بۆ خێزانەکانی خۆم. دەگێڕنەوە ڕۆژێک پیاوێک خێزانی تووڕە دەکا، خێزانی دەست ئەکا بە گریان، فەرمیێت بە چاوی خێزانی دادێتە خوارەوە، تەماشا دەکا خێزانی پیاوەکەی لەگەڵ کچەکەی خۆیدا یاری دەکا و سوحبەتی لەگەڵاکە و قسەی خۆشی لەگەڵاکە. خێزانی دەڵێ بە پیاوەکەی خۆی دەڵێ تۆ ڕازی دەبیت خەڵکی کچەکەت بگرێنێ؟ ڕازی دەبیت کە کەسێک کچەکەی ئێمە بگرێنێ و عەزێتی بدا و ئازاری بدا و کچەکە ناچار بێ بگری؟ پیاوەکەش بەو پەڕی تووڕەیەوەتی هەر کەسێک لە کچی من بدا و کچی من ئازار بدا و کچی من بگرێنێ ئەیکوژم. ئافرەتەکەیش ئاوا فرمێسکەکانی سڕی وتی منیش بە هەمان شێوە باوکێکم هەیە خۆشمی دەوێ، هەروەکو چۆن تۆ کچەکەی خۆت خۆشەوی و ڕازی نابی خەڵکی سوکایەتی پێ بکە و ئازاری بدا، منیش بە هەمان شێوە باوکێکم هەیە منی خۆش دەوێ ڕازی نابی خەڵکی ئازاری من بدات. بۆیە تەقوای خوا بکە، ڕێز لە خێزانت بگرە، حرمەتی لێ بگرە و خوشکە بە ڕێزەکان ئێوەش بە هەمان شێوە ڕێز لە پیاوەکانی خۆتان بگرن، چونکە پیاوەکانتان لە هەموو کەسێ بۆ ئێوە باشتر بێ بە ئیزنی خوا. بۆیە ئەو کچەکە دراوە بە تۆ ئامانەتێکە لای تۆ، ئەو ئافرەتە ئامانەتێکە لای تۆ، وازی لە هەموو کەسوکاری هێناوە هاتۆ بۆ لای تۆ، تۆش ڕێزی لێ بگرە. پێت خۆشە خەڵکی ڕێز لە کچەکەت بگرێ و پێت خۆشە زاواکەت ئەو پەڕی ڕێز لە کچەکەت بگرێ، دە تۆش بە هەمان شێوە زاوای خەڵکی ڕێز لە کچی خەڵکی بگرێ.